ئەو ئاوازە وێ و یەکەمین جار کەلیماتەکانی ژنوێنە پێشکەشە بۆ خۆشەویستانە لێرە ئامادەنا شکەشە بە دەبر سەردار دەچیان خەیلانی لێچیان نەرویجی پێشکەشە بە کاکە بارزان و کاکە یوسف و کاکە کەیوان و کاکە عەبدوڕەحمان و هەموو خۆشەویستان قلينا كم قلم كقدري موابو خطايا ميتانيا زمان بوفابو قلينا كم قلم قدري موابو خطايا ميتانيا زمان بوفابو بليني تاهتايا اما بيك من دابو او كاتب اختوربم كدلي توم للابو وەکو من دڵخۆش نەبوو ئەوەی لە تەختی شابوو ساویان پێمان هەڵنەهات کە دوو دڵ بۆ شەیدا بوو ساویان پێمان هەڵنەهات کە دوو دڵ وا شەیدا بوو هەزار هۆکار دروست بوو تا دوو دڵ لێک جیا بوو داخران نەکرایەوە ئەوەی دەرگا و ڕێگا بوو کوژاوەیە بەجارێ سیر و ناچی و چرا بوو ژیانە سفڵەیە وا ڕحمی لە دڵدا بوو عاشقەکەی من ڕۆیی لە ژیان بێهیوا بوو منیش تەنیا بامەوە وەک ئەو پیرەی تەنیا بوو ئەوەی کە جێڕامەوە ئەوە وەفای دنیا بوو ئەوەی کە جێڕامەوە ئەوە وەفای دنیا بوو سەیرە دڵ بە شێوەیان وا لە سەنگەریارە شەو تاکو بەیانی دێ بەیانیش تا ئێوارە سەیرە دڵ بە شێوەیان وا لە سەنگەریارە شەو تاکو بەیانی دێ بەیانیش تا ئێوارە بێ ئۆقرەیە و ناوەستێ داماوە بێ قەرارە لێی مەگیرە عاشقێ دێوانە و بریندارە مەزبوری سڵاوێکە لەلایە و چاو خومارە ئەشت ئەوە نازانێت چی بکەم دڵم ناچارە هەر ڕۆژێ لە من دووربی ناخی من تازیێبارە دڵی من تاکو ماوم لانە و مەنسوڵ گەیارە داخی گرانم من وام بەداخم لەو ڕۆژگارە خۆشەویستی ئێستاکە درۆیە و قسەی سەرزارە بۆ ڕۆژێک و دوانە یاخۆ هەر بۆ سێ سوارە هەرکەس دڵی عاشقم حاڵەکەی نالەبارە هەرکەس دڵی عاشقم حاڵەکەی نالەبارە هەرکەسە بە دەردێکی ژیانی گرفتارە ڕۆژانی ژیان زۆرە هەلی ژیان یەکجارە ئافەرین بۆ ئەو کەسەی بۆ حاڵی خۆی سالارە ئەوە گەعدای بۆ دەکەم میوانم لەو سەردارە لە نەرویج هاتووەتەوە دەڵێی زۆر تالارە لە نەرویج هاتووەتەوە دەڵێی سەرۆک کۆمارە خەیلانی لێرەیە بەندی کاکە سەردارە کەیوان هەنارەی لەکوێ لە بەندە دیارە ئەوەش بۆ عەبدوڕەحمان خەنجەری جەوهەردارە بۆ یوسف کۆنتڕۆڵ ئاوەدان بێ ئەو مارە بارزانیمان مێرشی وەک بابی بەدەمارە چون کوڕیمان مێرشە دەڵێی سوپا سالارە هەمە چاچی بۆ دەڵێ زەفیکەن لەو نەوارە ئەوەش بەندی کەیلانە ئەگەر دەڵێم جارجارە ئیوانەش نازانم سوێن بە و کردگارە
بۆچی دلی ئەو دوو چاوەمە نازانم بۆ کارچیە لەلای تۆ چەوساوەمە ئەی بۆ خۆم نازانم بۆچی دلی ئەو دوو چاوەمە نازانم بۆ کارچیە لەلای تۆ چەوساوەمە دۆڕامەوە دەزانم کە ئەمن براوەمە دەڵێم حەقی پێداوم گەرچی زڵم لێ کراوەمە ئەی دەڵێم حەقی پێداوم ئەو زڵم لێ کراوەمە عەشقی تۆ ڕوخساری تۆ هەوێن و سەر چاوەمە ئەی یا ڕوح و دڵ و گیانە بینایی ئەو چاوەمە کەس حاڵی وەک من نەبێ من گیری ئەو داوەمە وەک من خۆڕاگرکەمە وابی کامل قاوەمە ساڵانێکە بەو وەشقا من ئاو سوتاوەمە لە باڵای غەم ماڵاوم چنار و لاولاوەمە لەگەڵ یارم بە هیوای خواردنەوەی یەقاوەمە بە هیوای دیدارێکی ئەو کسە قشقاوەمە بۆ ڕێنوان بریایە دێڵم تا لەو ناوەمە ئەوەش بۆ کاکە ڕەشوان ئەوەش بۆ کاکە ڕەشوان بینەی ئەو دوو چاوەمە بۆ ئەحمەد چاوشینە هێنانی ئەو ناوەمە ئەحمەد دۆستی لێرەیە دەڵێ من لەو ناوەمە لەگەڵ کاکە توانایدا دایم بەو سڵاوەمە